بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بەڕێزان لەگەڵ بەڕێز محەممەد حەکیم و تەبێژی کۆمەڵی دادگەری کوردستان قسەرە سەر چەند پرسێک دەکەین لەوانە ساڵیادی ڕاگەاندنی کۆمەڵی دادگەری کوردستان هەروە بارودۆخی سیاسی هەرێمی کوردستان و لێکەوتەی بەرارەکەی دادگای فیدراڵی و ئایندەی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان و پرسی بودجەش کە ئێستا پشکێرێم لە عێراق ناوکۆکی لەسەر ئەم پرسانە تاوتوێ دەکەین. کاک محەممەد بەخێرمێ سوپاس دەکەین لە ڕاگەاندنی کۆمەڵی دادگەریەوە دەست پێ بکەین. کۆمەڵی دادگەری دوای 22 ساڵ ڕاگەاندن ئەو ئامانجانی کە بۆی دروستکە بەدیهات یاخود لە بنەڕەتە بۆچی ڕاگەێنرا؟ بسم الله الرحمن الرحیم. سواز بۆ جەنابتان. خێر بێت. هەموو حزبێکی سیاسی کۆمەڵی ئامانجی هەیە. باش. طبعا کەمن حزبی سیاسی کە 100% ئامانجەکانیان بەدی بێنن، بەڵام پێم وایە کۆمەڵی دادگەری لای کەم جارێ قۆناغ بەندیەک بکەین بۆ کاروبارەکانی، قۆناغی ڕاگەیاندنی کۆمەڵ، دوجار قۆناغی خۆچەسپاندن و خۆسەپاندنی کۆمەڵ لە کاتێکا کە تەوقێک لە دەوری کۆمەڵ دانرابوو بۆ نەمانی تەوقێک لە پیلان، ینی پیلان و موامەرە بۆ نەمانی کۆمەڵ، واتە ئەکرێ ینی 22 ساڵ دابەشی چەند قۆناغی بکەین و پێمان وابێت لە هەندێ لە قۆناغەکانە کۆمەڵ زۆربەی ئامانجەکانی بەدی هێناوە و لە هەندێکە 100% پێکاوێتی و لە هەندێکیشە کەمتری بەدەست هێناوە، بەڵام ئەو ڕێگەی کە کۆمەڵ لەسەری ڕاگەیەنرا کە خزمەتی خەڵکی کوردستانە و خزمەتی کاروانە ئیسلامیەکەیە، ئەم پێم وایە کۆمەڵ لەوەیە درێژی نەکردووە بە پێی ئامرازەکانی بەردەسی لەو دووبارەیە خزمەتی خۆی کردووە. باش بەس وتت قۆناغەکان قۆناغی ڕاگەیان و خۆسەپاندن، من پێم وایە خۆچەسپاندن ئیسپاتی وجود، پێم وایە کۆمەڵ و هەوراز و شێوانەی کە تێککەوتن ئەو هەوراز شێوەی کە کۆمەڵ تێککەوتوە کۆمەڵ لە گواستنەوەی و لە خورماڵ و ئەحمەداوە و ناوچەیە و گواستنەوەی هێزەکانی بۆ پشتەر و بۆ بتوێن و دوجار هاتنە ناو شار و دوجای ئەو ستەمانی کە لە کۆمەڵ کرا، هەمستەمی زیلهێزەکان و هەمستەمی هێزە نێوخۆیەکان و هەموو کار و کردەوەکان بەرامبەر کۆمەڵ بۆ نەمانی کۆمەڵ بوو، بەڵام کۆمەڵ تەمان فەزلی پەروەردگارە و خۆڕاگری کادر و ئەندامانێتی و بە تایبەت هەر قۆناغە و بەپێی ئەو کەسانەی کە لەو قۆناغەدا هەبوونە و کاریان کردووە و هەرێکێ و بەپێی نیەتیان ئینشاڵڵا پاداشتیان ئەکرێ. دوجار ئێمە قۆناغی بەشداری سیاسی کە قۆناغێکی جیایە کە لە 2005 دەست پێکە، دوای قۆناغی ئۆپۆزیسیۆن بوونمان هەیە وانە، ینی ئەوانە قۆناغن قۆناغێک تێ بەڵێ لە حکومەتا بووی، بەڵام لە ئۆپۆزیسیۆنیش کۆمەڵەکاری هاوبەشت هەبووە و هەڵوێستت هەبووە، ئەوانەی کە بەداخەوە ینی وەکو بڵێ خەڵ لە بیری چوەتەوە هەڵوێستەکانی کۆمەڵ و گۆڕان و یەکگرتوو لە 2011 هەڵوێستی کۆمەڵ لە قەزەی ئەوەی بەڵێ بەوەی لە پەرلەمان کرا بەرامبەر بە سەرۆکی پەرلەمان و ئەو هەڵوێستانە ینی هەمووی خاڵی پرشنگدارن لە ژیانبوونی کۆمەڵە. خۆتان بە پێشنگ دەبینن لەوەی کە بەرگریتان کرد بێ لە دامەزراوەکان شەڕی درێژکردنەوەی بەسەرچوونی ئێمە پێشەنگین لە بەچەند هۆکارێکیان یەتوانین بڵێ پێشەنگین. یەکەم بەراورد بە ژمارەمان، بە ژمارەی ڕەفیقەکانمان، ژمارەی ناو پەرلەمان، ئەوە یەک. دوو بەوەی کە یەک قسە بووین لەو قۆناغەیە کۆمەڵ بەوە ناسراوە، یەک قسە بووە، یەک هەڵوێست بووە، یەک مووقف بووە لە ئەوڵ تا ئەخیر. و بە تایبەت ینی قۆناغی کە ئێمە باسی لێواکەین، ینی قۆناغی
چواردە وانە بەڵێ، چواردە 15 تا داخستنی پەرلەمان و درێژکردنەوەی ئەوانە ئەو 4-5 ساڵە سەرۆکێرێن بەڵێ. کۆمەڵ ئەمیری کە ئەو کات ئەمیر بوو سەرۆکی کۆمەڵ بەڵێ. مەکتەب سیاسی کۆمەڵ قیادەی کۆمەڵ فراکسیۆنی کۆمەڵ ئیعلامی کۆمەڵ هەموو یەک هەڵوێست و یەک مۆقف بوو بۆ خاڵێکی پرشنگدار بوو لە ژیانی سیاسی کۆمەڵ. بەڵێ. ئێوە دەمێکە شەڕیەوە دەکەن شەڕی دژی بەسەرچوونی دامەزراوە ئیجا کاک حەکیمە هەڵوێستەی کۆمەڵ بە کشانەوەی وەزیرەکانی وانە بەڵێ. چکە کشانەوەی وەزیرەکانی گۆڕان وەزیرەکانی کۆڕان ئیزندرا بوون وایەنە بەڵێ. هەستێمە بە یەکەوە بڕیارەکەماندا بەڵێ. بەسخۆ ئەوانە ئێمە لە دواما بوون بەڵێ. ینی سێ وەزیر کە یەکسەر مەسەڵەن بێ سێ و دوو وەزارەتیان جێهێشت و پابندی بڕیاری کۆمەڵ بوون ئەمانە هەمووی خاڵی پرشنگدارە لە ژیانی سیاسی ئەس وەکو تایبەتمەندی کۆمەڵی دادگەری چ تایبەتمەندێکتان هەیە ئێستا ئێوە جیاتان دەکاتەوە لە حیزبەکانی دیکە دەکرێنێک تایبەتمەندیمان پێ بڵێ لە کاری سیاسی بێت بانگەواز و خێرخوازی و پەروەردەیی بێت؟ وەڵڵاهی کاک حەکیمێکی لەوانە ڕازگۆیی لە کۆمەڵە ڕاشکاوایی لە لێدوان و لە گفتوگۆ و لە هەڵوێستەکانی کۆمەڵی دادگەریدا ئەمانە من یەکسەر ینی پێتەڵم قۆناغ بۆ قۆناغ فەرقەکەوانە ینیەوە ئاساییە منیش وەکو کارکتەرێکی کۆمەڵ لە قۆناغێک تێبین و سەرنجم هەبێ کە لەوەیە وەکو قۆناغێکی تر نەبێت چ هەر قۆناغی بەپێی هەلومەرجەکەی خۆی دەبێت ئەوەی بکەیت ینی ناکرێت قۆناغی ڕاگەاندنی کۆمەڵ کە تۆ ینی کۆمەڵێ هەلومەرج لە ناوچەکەیە هەبووەوە نییە دوایی 11 سپتمبەر هەبووە دوایی شەڕێکی خوێناوی لە منتیقەکەیە هەبووە کە لەو منتیقەی تۆ لێبووی بەراوردیکەی بە 2015 و یان بەراوردیکەی بە ئێستای کۆمەڵ و هەر قۆناغێک بە قۆناغەکانی تر من پێم وایە کۆمەڵ ئەوەی توانی بێتی لە خزمەتی خەڵکی کوردستانە کردوێتی و یەکێ لەوانە کۆمەڵ هەندێک ئیبداعاتی هەیە بەڕاستی لەوانە تۆ ینی خەون و خەیاڵ بوو لایلایەکی کۆمەڵ ئەگەر تۆ پەیام دروستکەی یان کەناڵێکی ئاسمانی تێبێت لەوەی لای بڕێکی تریش ڕێژەیەکی زۆر خەیاڵ بێت تۆ شتێکی گەورەی وەکو نەخۆشخانەی بەخشین دروست بکەیت یان دەستگایەکی خێرخوازی بەڵێ دەستگای خێرخوازی پێشتر هەبوون بەڵام بەو ڕێچکەیە کە کۆمەڵی نەخۆشخانە و ئەوانە دامەزرێن و خزمەتی خەڵک بکاو ئەمە بۆ حزبێک کە ینی حزبێک هیچ پرۆژەیەکی بڵێن گەورەی ئابووری نییە حزب مەسەلا حزبێکی دەسەڵاتدار نییە مەسەڵەن ینی توانی بێتی بە پێی دەسەڵاتەکەی کۆمەڵی کۆمپاری هەرە گەورەی هەبێ و بتوانێت ئەو بەرهێنان بکاو و بتوانێت ینی زەویزار وەرگێ و ستەم زۆر لە کۆمەڵ کراوە کۆمەڵ زۆر کەسەڵێ و ئابووری ناگەن کاکێمە ینی لەم منتیقەیەکێتی لە 2005ەوە ئەمری مامجلال هەیە تا ئێستا کە پارچێ زەوی بدرێتە مەکتەب سیاسی کۆمەڵ بۆ قەرەبووی تا ئێستا نەدراوە هەلایکەم بۆ قەرەبووی ئەوەی کە ئەو ممتلەکاتانی کە بە ناوی حکوومەتەوە لە کۆمەڵ وەرگیرە ینی تەبەن 22 ساڵ زۆر ئەحداس و زۆر وێزگە هەیە کە لەسەری ڕاوەستیم پێم وایە بە بەرنامەیەک یان بە دوو بەرنامەش نەتوانین تەواوی کرد ئومێد دەکەم ئەم مێژووی 22 ساڵە کەسانێک بێن بە تایبەت پێم وایە ئەنجومەنی باڵا بەرنامەیەکی بۆ نووسینەوەی مێژوو گرنگە مێژووی کۆمەڵی دادگەری بنووسرێتەوە و کۆمەڵی وەثائیق و مستەمسەکات و داتاوانش لە بەردەستن کە توانێت ئیسفادەی لێ بکرێ و بەڵام من زۆر دایم تاکیدم کردوێتەوە لە لێدوان لە گفتوگۆ لە قسەکردن لە نێو خۆمان بۆ دەرەوەی خۆمان کە هەموو حزبی حتمەن قۆناغبەندیە بۆ ژیانی حزبایەتی خۆی دەکات ئەمە ناتوانین بە یەک چاوتە باشای 22 ساڵ بکەین باش بەس وەکو ئەو سەرکردانەی کە لە ڕابردوو لە کاروانەکەدا بوون ئێستا ئەگەر کاری سیاسیش نەکەن پامتان چیە بۆوانەیە ئەوەندا مولایەن گرانە یاخود ئێستا خەڵکێک ڕەنگە بەهۆی جۆرێک لە بەڕێوەبردننی هەندێک سەرکردنی گەران بوو بێت چیتان بۆیان هەیە کاک حەکیمەوەی قۆناغی ڕاگەیاندنی کۆمەڵ قۆناغێکی سەخت بوو لەبەرەوە من پێم وایە هەر کەس مێژووی نووسیەوە
لەبێ خۆی نەبینەکەی نووسێتەوە زۆر گرنگە بەس خۆی نەبینێ خۆی و ئێستا نەبینێ دەبێ بچێت بە ئینساف بچێتەوە قۆناغا ئەمە قۆناغا کۆمەڵی کارکتەر هەن کە پێم وایە کۆمەڵی ئیسلامی بەگشتی مجمەلە لەبێ قەرزاریانە لەبێ دایم ڕێزیان بگرێ ئەوانن کە بە حوسن و ئیرادەی خۆیان لە کاروبار دوور کەوتنەوە بەڵام لە جوغزی بازنەی کۆمەڵی دادگەریدا بۆ ئێمەش تاکو لە کارابین بەڵێ ئێمەش هەبووینە و لە دامەزرێنانی کۆمەڵین بەڵام تا ئێمە لە کارابین ئەوە ئەرک واجبێکی ئەخلاقیە بەرامبەر ئەو برایانەمان کە لە کارە نەماون و دیارن و ینی بە تایبەتوانیان کە کاریگەر بوون بە پەنجەی دەستەکانە ژمێرێن ئەوانە برا و بەڕێز و کەسی ئێمە نجاوەرە سەر هێزەکان وەرە سەر پێشمەرگەکان وەرە سەر ئەو ڕێخستانەی کە وەکو هێزی پشتیوانی بوون و لە ناڕەحەتەکانە بە تایبەت لە تۆپبارانەکانە هاتن جای وەرە سەر شەیدەکان و بنەماڵی شەیدانمان و ئەوانە هەموو ئێمە تاکو قیادەی کۆمەڵ بین خۆمان بە قەرزاریان نەزانین سوپاسیانەکەین دەستخۆشییان لەکەین ئەوەی کە زۆرێک لە نیگەرانی هەبێ بۆ باشکردنی کاک حەکیمیان ئێمە کە خەڵکێکی سپڵەنین بەڵێ حزبی سیاسی بە تایبەت لەم دنیای ئێستا مادەگەریەدا ڕەخنە بۆ خەڵک زۆر دروسە بێ حەقەیانی خەڵک تەماشای دنیاکە و تەماشای گۆڕانکاریەکەوانە ڕخنی بۆ دروستە بێت تێبینی بۆ سەرنجی بۆ دروستە بێ وەڵام کۆمەڵی دادگریش لە قۆناغەکانیان دائیمەن ئەو خەڵکەی لەبیر بووە خۆتەزانانی ئێمە دەوڵەتێکی یاسانین یاسا لە دەرگات بووە بڵێ حەق و مافەت چیوانە 600 کەسە تۆ خانشین کردووە مەسەرەن نزیک 100 و ئەوەندە کەست کەم ئەندامە بەڵێ یعنی ئەوانە مافی خۆیانە بەس ئەمانە لەبەرەوە ئیسلامین هەرگیز ئەگەر کۆمەڵ داکۆکی نەکردایە نە شەهیدەکانمان نەکە بەندامەکانمان نانووسران دائیمەن ئێمە لە داکۆکیدا بەڕاستی جا توی ئێستا نزیکەی 540 ئەوەندە کەست هەکە وەرحاصل پاسەوانی بارەگەکانە دادمەزراندوون جا مەسەلەن لە کاتێکە لە ساڵانێکی پێشوو لە 2005 مەسەلەن ئەو کاتێکە دامەزراندنە بووە حزب هەرهەوڵی داوە من لە بیرمە لە ڕێوەزیری دارایی ئیدارەی سلێمانی و کە نزیکەی 32 کەسمان دامەزراند یعنی بەردەوام بەمڕۆوە کاک حەکیم ئێمە دائیمەن ئیجاد دیفاع لە خەڵکی خۆمان ئەتۆ کۆمەڵ ئیسلامی یەکێ لە بەسەلەت خەسڵەتەکانی دیفاعکردن لە ئەمنیەتی ئەم دامانی ئەتۆ پێت وایە کە حزبێکی سیاسی 30,000 چەکدار وانە کە زۆربەی بەشداری شەڕەکانە لەگەڵ مەسەلەن لە شەڕەکان ئەو شەڕانەی کە هەبووە شەڕی ئێمە و یەکێتی بزوتنەوە یەکێتی ئەمە بەشێکی خۆتەزانی پێشمەرگەکانمان زۆربەی نزیک 185 لە سەتی پێشمەرگانی بزوتنە بەلای کۆمەڵا کەوتن باشە ئەمانە دوایی ئەمنیەتی ئەمانە وانە ئەمڕۆ لە ئاسایشی گشتی بووم لە سلێمانی بە سوپاسەوە تەبان ینی حەوت دۆسیەی یان خزمی کادرێکی باڵای ئێمە یان ناسیاوی سەرکردەیەکی ئەمە یان ئەوانە کە ینی تەکلیفمان بۆ کردوون کە مەسەلەن کار ئاسانیان بۆ بکرێ ئەوەی تۆمەتەکەی سەرشانی کەمترە ئەوەی مەسەلەن ئێمە دایم خەریکی ئەمانن ئەمڕۆ کە مەسەلەن دەستگای پۆلیس ئاگداریان کردم کە مەسەلەن ئێمە لە سەردانێکا بۆ لای وەزیری داخلی مەسەل 12 کەسمان کە خەڵکی کۆمەڵە لە بەڕێوەبەرایەتیەکانی ترین وەزارەتی ناوخۆ نەقڵمان کردوون بۆ سەر لستی کۆمەڵی دادگەری چواری تریشمان بە تەنسیب نەقڵ کردووەتەوە ئەمانە تەبعان کە هادوور ئەندامانی کۆمەڵن وەرحاصل خزمەتێکی زۆر تۆ وەرە دەستگای بەخشینت چەند خزمەتەکە بە جەماوەت ئەمڕۆ 100 ملیۆن دیناریان دابش کردووە بۆ وانە هەر ئەمڕۆ 100 دینار ئەوەی من زانیومە چەند ملیارد ئەم ساڵ ڕەمەزان چەند قات بەخششەکانی و تەوزیعاتەکانی دەستگای بەخشینی ئەمە زیادی کردووە من حەز ناکەم ناوەکی بەڵێ ئەوە مەسەلەن داتاکانەیە ئەمە ڕۆژانە لە خزمەتی خەڵکی خۆمانداین
لە ڕووی ئەمنیەوە لە ڕووی وەلوکانی مش حزبێکی معارەزەین چەند ساڵی بە حزبێکی معارەزەوەنیە معارەزە و ڕاکردن بە دوای دەستکەوت بۆ کادر و ئەندامانە تەوان شتێکی پێچەوانەیەکە ئەوەی کە جێی تێبینیە ئەو ستەمەی لە خەڵکی ئیسلامی بە عامەکرێ و لە خەڵکی کۆمەڵی دادگەری لە ڕووی دامەزراندنەوە لە ڕووی ئێستش لە هەندێک شوێن ینی مەسەرەن بیستمە لە ڕانی ئەوانە ئەندێک خەڵکی کۆمەڵ بەداخەوە بۆ یەکێتی نیشتیمانی هانی چەند کەسێک کە وەزیفەیەک بەرپرسیارەتێکی زۆر لە مدیریەتێک بەرەبراتیەکەیە لایەن بردووە و مدیری شعبێکە مدیر شعبە چییە لە وەزیفە لای بردووە و وێنایەتی خوارەوە و یعنی ئەوە جۆرێکە لە ستەم و زۆر جار مەسەرەن لە گرتنە لە دەست بە سەراگرتنە مەسەرەن لە عەزیەتدانە لە تەعین نەکردنە لە خوێندنە هەموو ئەمانەی ئێمە ڕوبەڕووی ئەوە بوونەتەوە ڕوبەڕووی خراپ مامەڵە ڕوبەڕووی ئەوەی کە ئێستحقاقی خۆیان وەرنەگرتووە ڕوبەڕووی دائیمەن ئێمە خەریکین لەگەڵ مەسەرەن وەزارەتی لە شەیدان لە کابینەکانە بۆ شەیدەکانمان بۆ کەمەندامانمان پشتیوانی خەڵکی خۆمانمان کردووە داکۆکی لە خەڵکی خۆمانەکەین وەکو حەقێک ئەمە ئەرکی ئێمە تا لە قیادەی کۆمەڵ بین ئەرکی ئێمە داکۆکیکەین مەبەستمەوە بوو کە بەڕاستی ئەوەندەی توانرابێ ئەمن سەرۆکی کۆمەڵی دادگەریم لە زۆربەی کۆبنەوەکانە بینی و داکۆکیەکە بە کشتی داکۆکی لە خەڵکی ئیسلامیەکە دوجار لە جەماوەری کوردستانەکە داکۆکی لە ئەندام کادرانی کۆمەڵەکە ونبوومان هەیە بەداخەوە ئێمە دایم 15 ساڵ ئێمە دیفاع و داکۆکی لێ دەکەین ئەوەی توانرابێ کۆمەڵی دادگەری بۆ خەڵکی خۆشی کردو بەڵام وێ ڕای ئەوە لەوەیە لە مستەوای جێ ڕەزامەندی کۆی خەڵکی کۆمەڵی دادگەریانە بین باش بەزوەکو ئۆپۆزیسیۆن بوون پێشتر پرۆژه هاو بەشی ئۆپۆزیسیۆن بوون هەبوو بۆ ئێستا ناتوانرێت ئەوە بکرێەوە ئێوە دوو جارە لە ماوەی پێش بانگەوازتان کردهبوو بۆ ئەوەی کە وەربادەنگە ناڕازیەکان بەیەکەوە کۆبینەوە ئەم ڕۆژ دووبارە لە بەیاننامەکە تەن ئەنجومەنی باڵا داوەتان کردبوو ئێوە خۆتان جارێ بە فەرمی داوەتان پێشکەش لایەنەکان کردووە بۆەوەی کە لایەنەکان لەم بارودۆخە کۆبنەوە کە باردۆخێکی نوێیە هەندێک گفتوگۆ هەیە کاک حەکیم من ناتوانم ئێستا نێو تەفاسیلەکان و هەندێک گفتوگۆ هەیە لە نێوان تەوان باەک سەراحەت پێ بڵێم ئێستا ینی ئەم قۆناغاڵم نەوەی نوێ لە هیچ لەگەڵ هیچ هێزەکە هیچ هەمانگێک ناکە لە دوانی سەرۆکی نەوەی نوێ دیارە خواخواتی هەر شتێک بێ باسی بەغای کێشێ بە معارەزە و کێشە بە ڕەفیقەکانیان لە معارەزە و نەک معارەزە ئێستا کێشە بەوەی پێشوشە ئەو ڕۆژانە گوێم لێ بڵێ نەیانتوانی معارەزەی پێشوو لەسەر داخستنی مەسەر ڕێگرتن لە سەرۆکی پەرلەمان و یان درێژکردنەوەی تەمەنی چی نەیانتوانی ئەی لەسەر هەڵوێستەکان نەبووم پەیامی ئێمە خەریکە بسووتێ ئەی بۆ ئەو کات ئێمە بەردەوام سەرۆکینەوەی نوێ ئەو کات کە هێشتانەوەی نوێ نەبوو دایم مەتحی هەڵوێستەکانی ئێمە و سوپاسی هەڵوێستەکانی ئێمە ئەوەیە کرد هەوە هەڵوێستی هەنی هەڵوێستی ئەو سێلایەنە ئەو پۆزیسیۆنە لە خولی سێمی پەرلەمان کە فراکسیۆنی ئێمە و گۆڕان و یەکگرتو چی نەمانەیکەن لە پێشکەشکردنی یاسا لە دیفاعی داکۆکیکردن لە قەزەی بودجە لە داکۆکین لە مافی خەڵک چی نەما لە قەزەی یاسای خۆپیشاندانە چاو بەو بەرەنگاربوونەوەی کە کردیان گۆڕان و یەکگرتو کۆمەڵ ینی لە خولی چوارەمیشە هەروەها یعنی زۆر شت کرا زۆر ئەوە کرا و داوا ینی حتا داوا تۆ ئێستا تۆ چی لە کوردستان لە بەغدا مەسەر داوا لەسەر ئەوەش کە دوایی پێم وایە جەناو پرسیار دەربارە هەبێ ئێمە و لایەنانەی پۆزیسیۆن بە تایبەت کۆمەڵ ڕێڕەوی داوایەکمان لەسەر پرسێ ناچمە تەفاسیل تەبان لە حکوومەتی هەرێم کرد لە دادگای ئیداری حکوومەتی هەرێم لە هەولێر بردمان و نوێنەری حکوومەت چەند جەلسە هات ئەو تەفاسیل لای کاکدانا و ئەوە کاکدانا دارامانە بردمانەوە ینی دوجار بڕیار بۆ بڕیارەکە بە ساڵحی و پۆزیسیۆن دەرچێت ینی سکاڵا لە کابینێ و کاتی حکوومەت کراوە مەسەڵەن تۆ ئۆپۆزیسیۆن هیچ کات ئەی باش ئەو پاکێجانەی ئۆپۆزیسیۆن ئەی خۆپیشاندانەکانی 2011 ئەوانە ئەی باشە لە هەموو خۆپیشاندانەکانە هەبووین وانە بەڵێ خۆلایەنەکانی ئێستش مەسەڵەن ئەبینی بەداخەوە یانی هەر پرسێتە پێش ینی کێشانە بە یەکگرتو بە کۆمەڵە
زێ بۆ وەڵامی نادەن والله زای چیە پەرێزیان پاگنیە و کاک حەکی ئەو بێدەنگیە بۆچی؟ ڕوونکردنەوە درێریێک مەسەلەی سەر لەم سکاڵایە ینی تۆم سکاڵایە ینی زیاتر هەوڵ و ماندووبوونی دکتۆر یوسف بووە ڕاستەکەی نۆجار چۆ بۆ بەغدا لەوەیشە خۆی ڕوونکردنەوە و تەوزیحاتی زیاتر بدا ئێمەسەرەن ئەمن بیستومە ینی بیستومە لە خوێندومە تۆ بیستوشمە و کە داوای خەڵکی تر ڕەدەکرایەوە گەرەوەی دکتۆر یوسف نەبووایە ئەوە بۆ خۆی ڕوونکردنەوە بدا بەس بەستمەوەیە تۆ هەموو کارێکی ڕەفیقەکانت پێ هیچ بێ بۆ شتی خۆتت پێ گەورە بێ خۆ ئاواکاری هاوبەش ناکرێت لەبەرەوە من پێم وایە قۆناغا ئەمێنێتەوە ئێمە یەکگرتو هەندێک ئێمە یەکگرتو هەندێک خەڵکی ڕێکخراوەکانەوانە ئەگەر گفتوگۆیە ئەگەر مەسەڵەن کرا گەیشتین بە نەتیجە ئەکرێ ئێمە لای کۆمانەوە تەڵەن دیارە کە وەکو جەناوتەڵێ هەم ڕاگەنراوی کۆبنەوەی ئەنجومەنی باڵامان لە ڕۆژی یەکشەم بەو خاڵی تێدایەوە هەم ئەم ڕۆمان ئەوی تێدا ئەمە هیچ دەرگامان کراوەیە و حتوەن طبعاً جوڵەی خەڵکی تریش دەدەن جوڵەی شەکەین بەڵێ جوڵەی شەکەین لەو بارەوە چی خزمەت بە خەڵکی کوردستانە بکە چی خزمەت بۆ بکە کە متمانە بۆ دەنگ دەربگەڕێتەوە گرنگە وانە گرنگە کە کێشەیەکەیە تۆ 16 تا 70 خەڵک دەنگ نادا تۆ دەبێ ئەمانە وانە تۆ دەبێ ئەمانە بەڕاستی گەرم کەیتەوە بێن بۆ دەنگدان و ئەمانە وشیار کەیتەوە کە تۆ دەنگ نەدانت قانجازە بەدەسەڵات و زەرەر لە دەنگی ناڕازی وانە بەس سەبەر بۆ بڕیارەی دادگای فیدراڵی لێکەوتەکەی چی دەبێ بە خۆتان حازر کردو وەکو هێزێکی ئۆپۆزیسیۆن بۆ دوایام قۆناغا بۆ ڕۆشتن بەرە و هەڵبژاردن کێساوە پەرلەمانی هەڵوەشاندۆ تۆ حکومەت بۆ تەکاربەڕێ کرد کاک ئێمە بڕیاری بەشداری هەڵبژاردنمانەیە وەکو سەرکردایەتی کۆمەڵی دادگەری باش پرۆژێشمان لە بەردەستەوە و کاریشمان لەسەر کردووە و هەنگاو بەرەوانین کە پلانێکی هەڵبژاردننیش تۆکمەش دانینەوە دەستمان کردووە بە مەسەڵەن دیاریکردن و یەکلاکردنەوەی پاڵێوڕا و کاندیدەکان و وانە ئەوانە بەڵام هەندێک لێککەوتەی ئەم بڕیارە هەیە جارە دیار نییە مەسەلەن تۆ دەبێ بزانی تۆن تازە کۆمیسیۆنی کوردستان پێم وانەیە بەلایە بژار نابێت ئەوە چووکە بۆ چونکە ئەو ئەم بڕیارە کە خۆی جێ تێبینیە نەگەم بڕیارە لە 11 شەشەوە ئەگەر قانون بێ ئەگەر هەرێم قانونی بێ دەبێت لە 11 شەشەوە سەرۆک و جێگرەکە جێگری سەرۆکی پەرلەمان و سکرتێرە و هەموو ئەندامانی پەرلەمانی حاڵەی تەقاعود بکرێن لە 11 شەشی 2022ەوە دەبێت حاڵەی تەقاعود بکرێن دوای مەقاسەیش بکرێ و پارەی کە وەریان گرتووە ئەم تقریبان مەشتۆ مانگە دەبێت مەقاسە بکرێ تەن تەقاعودیان بەرەکەوی بە پێی یاسای چاکسازی خانشین چەندیان بەرەکەوی و چەندێ زیان وەرگرت چەندێکیان چەندێتریان بەرەکەوی ئەوانە دەبێت حاڵی تەقاعود بکرێن و هەموو یاساکان و هەموو بڕیارەکانی پەرلەمان کە دەرچووە ئەوە لەغووە بەدابەدەوە ئەندام پەرلەمانە نوێیانە یانی ئەوانە هیچ ینی نازان پارەیان وەرگرتیان پارەیان وەرنەگرتووە بەڵام ئەوش تەواوانیش چووە پێشم وایە حتاوی یانەوەی برایانی یەکگرت و کێشوەتە شوێنە ئەوانە هەمووی هەڵەوەشێتەوە ماوەتەوە سەرۆکی هەرێم دەبێت مەرسومێ دەرکە مەرسومەکە دەبێت داوا بکە لە بەغدا من پێم وایە تەسەوری خۆم و ئەوەی بیستومە و ڕاوێژشم کردووە کە داوا بکە لە کۆمیسیۆنی بەغدا کە بێن بزانە چۆن گفتوگۆیەک بکرێت کە چۆن سەرپەرشی هەڵبژاردنەکانیان باش پێتاوە دەکرێت هەڵبژاردنەکەم ساڵ ئێستا پەرلەمان هەڵەوەشاوەتەوە کۆمیسیۆنی ئەندامانی ئەنجومەنی کۆمیسەرانی ماوەیان بەسەر چووە هەڵبژاردنەکە دەکرێت پێم وایە کرێگەر عێراق بێتە پێش و کۆمیسیۆنی یان پەرلەمانی عێراق ئەمرێک بە بڕیارێک دەرکا بۆ کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق سەرپەرشی هەڵبژاردنەکانی کوردستان بکەن خۆ بۆ باشەگەر هەڵبژاردننی عێراق بێ ئێمەش دەنگ نادەین لە کوردستان هەروان سەرپەرشتیان نەکردووە ئەوەی ئەنجومەنی پارێزگاکان ئەنجومەنی پارێزگاکان بەس لێرە دەکرێت پێم وایە داوایشم وایە کە دەبێ بکرێ ئەسڵ من
بیستمە کە پێم وایە خەڵکی تر ئازایە بۆ داواچن داوا لەسەر پارێزگاکانیش قەیتەکەن. بەڵێ من بە کاکتۆری یوسوفی شموتم شاڵە لەگەڵ ئەوەی کوردستانەوەی پارێزگاکان تیش بکردایە، بەڵام پێم وایە بکرێ ئەوەی پارێزگاکانیش داوا بجوڵێ لەسەریان. باشە بەس لێکەوتەی ئەو بڕیارانە چی دەبێ ئێستا بۆ نمونە بڕیاری ڕاگرنی نەوتەکە هەبوو وەکو فرۆشتنەکە لە سێرێم دانەما ئەو بڕیاری هەڵبژاردنەکان دەبێت کۆمیسیۆنی عێراق بکە ئەو بڕیاری نەوت هەرێم تەسلیمی بوو کاک خۆ بڕیاری نەوت تەسبیت کرایسە نەوت سۆمەوەی فرۆشێت و ئین کراوتەوە. پێم وانە هەلومەرجی هەرێمینەوە بێ بەگشی محکەمەی فیدرالیا بچێ ناچێتناوەڵە پێم ئێستای پارتی و یەکێتیش بە قورسی و بە خەستی لە بەغان هەمویان پەیوەندیان لیقاعاتیان وانە پارتی لە یەکێتی زیاتر لە بەغدا وجودی هەیە و ثقلی خۆی هەیە و بەشدار لە هاوپەیمانی ئیدارەی دەوڵەت پێکێنەری سەرەکی حکوومەتەکەیە وانە تەسەور ناکەم مەگەر وەکو قەزەی ڕیفراندۆم بە گژیم بڕیارە شاپچی بەس تەسەور ناکەم. باشە بەس ئەوە خاڵێکی خراپ نییە بۆ هەرێم دادگای فیدراڵی فێریەوەت بکە لە کاتێکە هەڵبژاردن بکەی کۆتایی بە درێژکردنەوەی تەمەنی پەرلەمان بێنی باسی ئەزمموی هەرێم دەکرا ئەزمونونەکە بگوازرێت بۆ بەغدا ئێستا ئەوان لێوە هەرێم ناچار لە عملی پەرلەمانیە لە عملی پەرلەمانیە نەخێر هەرگیز هەرێم بەراورد بە بەغا ناکرێت بەس لە گەندەڵیە لە پارە خواردنە لەوەیە من ناتوان بڵێم بەغا شامی شەریفە دزی تێدایە گەندەڵی تێدایە خزمەت گوزاری نیە لە پارێزگاکان ئەوە ینی لە قەزەی حکومڕانی ئەوەیە پێم وانیە بەغدا سەرکەوتوو ببێ زۆر بەڵام لە عملی پێگەی پەرلەمان بڕیاری پەرلەمان ڕێزی پەرلەمانتاری بەغدا هەرگیز بەراورد ناکرێ بە پەرلەمانی کوردستان. باشە بە زۆر خۆتەن ئێستا کە بدەی بە یاسا کۆنە کاڵبژاردن بکرێ وایە نازانم کاک حەکیم منەوە نازانم بۆ تۆ یەکێتی دوو سکاڵای لەسەر عینەکە هەیە لەسەر یاساکە هەیە و لەسەر پێکاتەکان پێم وایە بە نزیکە محکەمەی فیدرالی لەسەر یاسایانش داهانشێ بڕیارەدا نازانەوە بکریش کالێک دەبێت ئەو دەبێت کەوێتە گفتوگۆ یعنی جۆرە لە گفتوگۆ لەگەڵ ئەوەی بەغدایە و احتیماریش سکاڵای تر لەسەر یاساکە بکرێت باش لەسەر یاساکە سکاڵانەکە نەکرێ مساڵی ڕوودەدا بۆ نمونە هەر نەکرێ هەڵبژاردنەکە نەکرا و لەم پەری بۆ دروست بوو دام دەستگاکانی هەرێمەوە ماوەیان بەسەر کاک حەکیم کیانی هەرێمی کوردستان لە مەترسیدایە لە مەترسیدا ینی چی وای کردو بخرێتە مەترسیەوە هەر مەترسی سیاسەتی هەردوو لایەنی دەسەڵاتدارە بەڵێ لەم دوایە ینی وەکو بڵێ یاریان تەواو کردبێ بە خەریکی پەنەرتی یەکلاکەرەوە وانە وای پێڵێن زەرباتە جەزا بوون وانە مەسەڵەن ئەم سکاڵایەکی کرد لە بەغدا لەسەر پێکاتەکان ئەمانە هاتن کۆمیسیۆنیان ئەوا کردوانە ئەو گۆڵێکی کرد لێ ئەمانە هاتن گۆڵێکی تریان لێرە کرد خەریکی ئەو گۆڵکرد نەبوون لێک ئەوتر مەسەلەن وەزی قەزە ئیجا مەسەلەن لە یاسای بودجێ لە مادەی 14 وانە ئەوەش پێم وایە خلافێکی سەرەکی لە نێوانێکی و پارتیا هەیە متمانە بە یەک نەماوە ئەو دیارەوانە بەسەوە خاڵێکی هەرە مەسیریە لە تاریخی هەرێم مەسەلەن تۆ مەترسیەک لە یاسای بودجێدانەی کە ئەگەر پارێزگای سلێمانی بۆ نمونە و هەڵەبجە ئەگەر هەستیان بە غوبن کرد کەوا ستەمیان لێکرێت کەمتریان پێدرێت لەو بودجەی لە بەغداوە دێ لەلایەن هەولێرەوە وانە ئەو بۆیانێ داوا بکەن کە بەغدا یەکسەر بەخۆیەوە ئەو پێشاتێکی زۆر خۆی مەترسیدارە بەڵام بۆ گەیشتووە بەوە ینی چی سیاسەتی وای کردو بگەن بۆ مەسەڵەن ئەو نوێنەرانەی یەکێتی بۆ نمونە ئەو خاڵە بنووسن لەوێ داوانە باشە دەبێتە چی بکرێت بۆ موسیقی خەڵکی کوردستان نەکەوێتە مەترسیەوە یاسای بودجە ناکۆکی لەسەر پشکی هەرێم نەتوانراگەن کاک حەکیمەگەن بە حاڵ
ئاگەن بە حەڵ ئەو قەزیە هەتە سەر پارە و وەزە ئەگەن بە حەڵ بە تایبەت ئێستا بۆ هەرێم لە ئەوەی بەغدا زیاترە لە وەزای کەیسە هەرێمی تێدا چارە سەرەکەن. ئەوەی کە تایبەتە بە پارێزگەکان ڕێک دەکەون لە بینی خۆیان پێ دوایە ئەوەی جاکردنەوەی بۆن پشکی سلێمانی وەکو ناڕازی ئەگەر ناڕازی بێ بۆی بێت یاخودەوەی مەوزوعی پاشەکەوتە کە مەوزوعی خاڵەکانی تر ئەسای چۆنە کاک حەکیمەن بە پێی ئەوەی کە هەمومان لە کوردستانە وانە بۆ من برادرانی یەکێتی و پارتی کە بە خۆشحاڵی و ئێستا ململانەکان وانە سیاسی و دارایی و مەسەرەن ئەوانن وایەن ئەمنیە جاروبار لێرەیەکێکە کوژرە یەکێک لەوێ کوژرێ بەڵام شکر بۆ خواجارێ دوورە وەزعکە لە شەڕی نێوخۆ الحەمدولillah ئەو وەکو بڵێ ئەو سەفحەیە پێچراوەتەوە ئەمما ئەوەی کە تۆ بە تەجروبەی خۆت بەڵێ جاروبای گەێنە مریشکە ڕەشە بە دوای سوڵحەکەن دوای سوڵحەکەن و ڕێکەکە باش بەس پێ بۆ لە سەر یاسی هەڵبژاردن پێم وایە گفتوگۆ هیچ گفتوگۆیەک هەیە لە بین لایەنە سیاسەکان لەسەر چۆنێتی بەڕێوەچوونی هەڵبژاردننی پەرلەمانی هیچ گفتوگۆی لە ئێمە لە هیچ گفتوگۆیەک بەشدارنین باڵە ئەو من لەوەی ڕای هەندێکمان بێ باشە ناڵم بڕیارمانەیە بەڵام لەوەی ڕای هەندێکمان بێ ئێمە لە هیچ گفتوگۆیەکە لەسەر یاسای هەڵبژاردن بەشدار نەبیت لەمە دوامە بەست ینی ئەم پێشاتە تۆتە پێش نازانم دەبینی لە بەغدا کۆمیسیۆنی بەغدا کە سەرپەرشتیەکە بەسەرەن محکەمەی فیدرالیان پەرلەمانی عێراق دەسەڵاتێکی هێداتێ گوێ لەلایەنەکان بگرە بۆ ئەوی پرۆژەی یاسایەک خۆتەزانی ئێستا ئەمە پێشاتێکی تازەیە قسەکردن تێدا وانە خۆت ینی جاروایە کافرە پرۆفیسۆر و زانایە لە مەسەرەن لە قەزا و لە محامات و لەوەیە بە زەوقی حزبێک بڕیارە داوینەکەەوە نیە لەبەرەوە ئەمە شتی تازەیە هاتوۆتە پێش من بەڕاستی ناتوانم بەڵێ پرسیومە لێرە و لەوێ بەس نازام شتیەک لاکەرەوە مەسەر ویش لەوێ وەکو هەر هاوڵاتیە بپرسم بڵێن تۆ بڵێ دەرچەیەکە بێ دەستکاری یاساکە بکرێ مەسەر من بەسەوە پێشتری راستتان کرد بوو داوای فرەبازنەیتان دەکراوە لە بەرژەوەنی خۆتاندانی وەکو کۆمەڵ یەک باز نەبێ ئەو شەڕەتان بۆچی بوو بۆ نمونە وڵای ئێمە هەردوو کاک حەکیم ئێمە یەک بازنەی و فرەبازنەی بۆ ئێمە دوو ڕێی هەیە لە ناو ئێمە بە پێی داتا و لێکدانەوەی خۆیان هەیە لێکدانەوەکانی وایە کە فرەبازنەی لە قانجازی ئێمەیە و هەیشە پێی وایە کە ئێمە مەسەلەن دەنگی هەندێک شوێنمان لە فرەبازنەیە لەوەی بسووتێ لە یەک بازنای بۆمان کۆ بێتەوە ئەوانە بەڵام پێم وایە لەوەدا کۆمەڵ بەرژەوەندی گشتی ڕەچاو کرد ڕای گشتی لە بەرچاو کرد کە ڕایەکی گشتی هەیە کە هاوسەنگیە بۆ پارێزگاکان بگەڕێتەوە هەندێک جار لە سیاسەتە یەکێ لە خەسڵەتەکانی تری کۆمەڵەوەیە کە بەرژەوەندی گشتی ساڵەکە بەسەر بەرژەوەندی حزبی خۆیدا هەزووکو کۆمیسیۆنی عێراقی وشکارێکتانە ئێوە خۆتان کۆمیسیۆنی عێراق سەرپەرشتی وڵای لە هەردووکی تەزویر کراوە بەڵێ لە هەردووکی تەزویر کراوە و خۆ لە 2010 بووە نەبوو پەرلەمانی عێراق بەڵێ لە کۆمیسیۆنی کوردستان 2010 پەرلەمانی کوردستانی کرد کۆمیسیۆنی عێراق لە 2021 هەبوو 21 بەڵ شەبوو سێ کورسیمانە بوو بە دوو کورسی گۆڕان بوو لە نۆ بوو بە 5 کورسی یەکگرتو لە 4 وابزان 5 بوو بە دوو کورسی وانە هاوپەیمانی کاکتۆر بەرهەم مەسەڵەن بە تەمای 30 کورسی بوو دوو کورسیان بەرکردوانە هەلەوەیە بەغاش بوو و تەزویری باشکرا دەستکاری شتیش باشکرا لەبەرەوە هەردووگی لە هەردوویە تەزویر و ئەوە هەیە بەس ئەمێنێتەوە دوجار لە بەغدا و جا لە بەغدای شەر تەوزیعات هەیە ئەم سەر بۆ بەس چییە لە بەغدا لە جای دوو دەنگ لەوێت دەدەنگ هەبێ ئەنی لەوەیە مەسەلەن لەوەیە مەسەلەن ستەمەکە دەستکارێکە کەمتر بێ پێ ئەگەر نا من ناتوانم لێرە شایەتی بۆ ئەم شتێکی بەغدا بدەم باشە لە کۆمیسیۆنی کوردستان دیارە چی بە سەدەی ساوە ڕەت کراوەتەوە
وڵای کۆمیسیۆنی کوردستان من پێم وایە ینی منیش تەسەوەرم ئەگەر وڵاتی قانون و خۆ قانون و خۆ بینیتەوە نیە ینی وەزی قانون نەبینی لە کوردستان ئێستا لەسەر ینی دەسەڵاتداران بەداخەوە من تەمەنم کەم بوو گوێم لە دیکتاتۆری عێراق بوو سەدامەوێت قانون وەک لاستیکە پێم وایە ئێستا و پیاداکرێ قانون وەکو لاستیکە چۆن بیان ئەگەرنا قانونتەوێ دەبێ ئەو ڕۆژێ تەمەنیان تەواو بوو دەبێ حاڵی تاقاوتکرێن وڵە بە زیاومانەوە تا ئێستا ینی باش بە دووە پرسیار لەسەر دەستەکار کێشانەوەی کۆمەڵ بڵێن هەبوو پێشکەشکار لە پەرلەمان لە ئەنجومەنی پارێزگاکان ئەم بڕیارە ئەو پێشاتش ئێناتە پێش ئێوە دەستان لە کار کێشایە وایە پێشتر پێشوەختە بڕیارتاندا بوو ئێمە بڕیارمانداوە ئەمەی حکوومەتی خۆجی و هەمووی تەقدیمی دەست لە کار کێشانەوەی خوانیان کردو و چاوەڕێ ڕەزامەندی چۆن پەرلەمانتارانمان چاوەڕێنەوەی جەلسەی پەرلەمان بێ و ئەو جەلسە تێک شووەگەر نەهەندامان ئێمە استقالیان نەخرایە دەنگە و حتمما دەنگی هێنا چونکە 58 حاضر بوون دەنگی بەنێ بەڵێوە نییە لەبەرەوە پێم وایە ناڵێمەوەی برانیە گرتو شەگەر وا بێت چی لە شەشی یانزەی 2022 کراوە هەڵەوەشێتەوە ئەوەی ئێمەش خۆ تازە پەرلەمان شەرعەتی نییە دانیشتە دەنگیان باتێ ماونەتەوە بەڵام کاک حەکیم پێم وایە دەبێت تاریخ هەڵوێستی یەکگرتو کۆمەڵ بنووسێتەوە لە چی دابینوسێت لەوەی کە پەرلەمانیان جێشت هیچ لایەنێکی تر جێ نێشتووە و خەڵکی تر مزایەداکە و مزایەدەی ئەوەی شەکا بەسەرینەوە وەکو کابراژ نازانیم و چۆرەگرین یان ناڵێ وەری ناگرن نەنا کابراوت بوو ئێرە ناوەڕاستی زەویە و تویان چۆن پی بڕۆبی پێوە دا چۆن وایە نە چۆن وەرەگیرە چۆن وەرناگیرەوە ئەو نییە ینی مەسەلەن بەس جیاواز بۆ بینیمانێمە لە وەکو یەگرتو کشانەوە بەزنەوەی نەکشاوە جیاواز بوو لەگەڵەوەیان ئەوان بەس بای کۆتیان کردبوو لە پێم وایە من ئەوەنداڵێم من لەگەڵەوە نیم لایەنەکانی ئۆپۆزیسیۆن لێک بخوێنم بەس بەڕاستی ینی هەر فرسەتێک بوونەوەی نوێ دێتە پێش بە سەرۆکی بە پەرلەمانتاری بە ئەعلامی ئەکێشێ بە ڕەفیقەکانی لە ئۆپۆزیسیۆن کارێکی باش نییە کارێکی باش نییە کارێکی زۆر خراپە من لە بەرژەوەی دەسەڵاتی شەمە من شایەتی بۆ ئەو پێکەوە بوونەی ئەو سێلانەی ئۆپۆزیسیۆنە دەم کە یەکگرتو کۆمەڵ گۆڕان کە 24 کورسی بوون ینی یەکتیم بووین نەکەس غروری هەبوو نەکەس خۆی پێ لاواز بوو یعنی پێشنیاری تۆ بوو کە عەقلیانەی بڕی یەکسەر دوایە کەوتن پێشنیاری ئەو بوو پێشنیاری ئەم بوو بەیەکەوە بووین و بەیەکەوە ئیشمانە کرد و بەیەکەوە جەلسەمانە کرد بەیەکەوە ئەمە ئێستا نییە ئێستا کابرا فرسەت هێنێ بکێشێ بە تۆیە هەتۆ چی داوە لە ینی ئەوەی دەبێ خۆی هەبێ لە ساحەکە خۆی وجودی هەبێوانە لەبەرەوە ئێمە خوازیاریەوە نین بکەوینەوە ململانەی قسەکردنەوە ئەگەر ناشت زۆرە قسەی لێ بکەین بۆ یارەوە ناڵێن ئەو هەڵوێستەی کۆمەڵ بە تایبەت کۆمەڵ کە پارێزگاکانی هێنا هەر خەڵکی کوردستان پارێزگای لە بیر چوو بوو کۆمەڵ هێنایە بیریان کە پارێزگاکانیش بەسەر چوون و حکوومەتی خۆجێی سلێمانی و هەولێریش بەسەر چوونەوە دووەکیش بەسەر چوون بەڕست محەممەد حەکیم سوپاس دەکەین سپاس بۆ جەنابتان سپاس بۆی بینەرانی بەڕست سپاس باوکارانم خواتانەوە